خراپی کواڵێتی بنزین و گرانیەکەی لە کوردستان هەمووانی تووڕە و نیگەران کردووە. لە ماوەی 2 مانگدا چەند ئۆتۆمبیل سوتاون کێ هۆکاری گرانکردنی نرخی بنزینە. ماوەی نزیکەی مانگەکان نرخی بنزین لە کوردستاندا 2 هێندە و نیوی پێشتر بەرز بۆتەوە. جگە لە گرانیش خراپی کواڵێتی و کەمی بڕەکەشی شۆفێرانی نیگەران کردووە. بەرپرسانی وەزارەتی سامانە سروشتەکان کەمی بنزین بۆ ڕاگررتنی هاوردەکردنی بنزینی دەرەکی دەگەڕنەوە. بەڵام 2 ڕۆژ لەمەوبەر علی حەمەد ساڵح پەرلەمانتاری پێشووی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند کەمبوون و گرانبوونی بنزین دەگەڕێتەوە بۆ گرفت و ناکۆکیەکانی نێوان هەردوو حیزبی دەسەڵاتدار و ئەوەتیشینە پارتی ڕێگە دەدات بنزین بچێتە سنووری یەکێتی و نەیەکێتیش ڕێگا بە هەناردەی بنزین دەدات بۆ سنووری پارتی. ئەمە جگە لە کەمبوونە و نەمانی ئەو بەشە بنزینەی کە پێشتر وەزارەتی نەوتی عێراق بۆ هەرێمی کوردستان دابینی دەکرد. کەمی و گرانی نرخی بنزین بەشێکی نیگەرانیەکانی شۆفێرانە و لەوە ناخۆشتر و مەترسیدارتر بۆ شۆفێران خراپی کواڵێتیەکەیەتی و لەو ماوەکەمەی کە وەرزی گەرما و هاوینە چەندان ئۆتۆمبیل گڕیان گرتووە و سوتاون بەخۆی خراپی جۆری و بنزینەی کە دەفرۆشرێت. دیمەنی سوتان و تێکشکانی چەندان ئۆتۆمبیلی گرانبەهای وەک ڕانج ڕۆڤەر و فۆرد و لەگزس دەرەنجامی ئەو بنزینە بوون کە کەس نازانێت لە کێوە دەردەهێنرێت و چۆن و بە چ شێوازێک و بە چ کواڵێتیەک دەگەێنرێتە بنزینخانەکان و دواتر نێو ئۆتۆمبیلەکان. ماوەی چەند ڕۆژێکە بڵاوبوونەوەی دیمەنی سەرگرتنی هەزاران ئۆتۆمبیل و ڕیزی دوور و درێژ و تاقەت فروکێنی ئۆتۆمبیل بۆ وەرگرتنی بنزینی 750 دیناری هەمووانی تووڕە و نیگەران کردووە. بەپێی بەدوادەچوونەکان ڕۆژانە هەرێمی کوردستان پێویستی بە 4 بۆ 5 ملیۆن لیتر بنزینە تا پێویستی نێوخۆی پڕ بکاتەوە. بەڵام لە ئێستادا تەنها 3 ملیۆن لیتر دابین دەکرێت و سەرجەمە و بڕەش بەشەوەی بازرگانیە نەک حکومی و بنزینی پاڵپشتیکرا و تاوەی نرخەکەی هەرزان بێت. لە کوردستاندا جگە لە بوونی 18 پاڵاوگەی نایاسایی ناحکومی 2 پاڵاوگەی گەورە بە ئاگاداری حکوومەتی هەرێم و وەزارەتی سامانە سروشتیەکان و با پاڵپشتیکردن و دابینکردنی نەوتی ڕەش لەلایەن وەزارەتی نەوتی عێراق بڕی 4 ملیۆن لیتر دەپاڵێورێت. بەڵام 70 لە سەدی و بنزینە پاڵفتەکرا و کوالیتی بەرزا بە حکوومەتی عێراق دەنێردرێتەوە. حکوومەتی عێراقیش بە پاڵپشتیکردن هەر لیترێکی بە 450 دینار دەدات بە شۆفێران. لەگەڵەوەی ماوەی ساڵێک و 6 مانگە وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم بە دەرکردنی 6 ڕێنمایی ڕێگەی داوە بە هاوردەکردنی بنزین لە ئێران و رووسیا و ئیمارات بەڵام کە بڕکێنێ خۆیەکان و بەرزبوونەوەی بەهای دۆلار هۆکاری قەیرانی بنزین و خراپی کواڵێتیەکەین. ماوەیەک لەمەوبەر وەزیری نەوتی عێراق حەیان عەبدوڵغەنی گەیشتە شاری کەرکووک و لەگەڵ بەرپرسانی کۆمپانی نەوتی باکوور تاوتوی سەرفکردن و بەکارهێنانی نەوتی کوردستانیان بۆ بەکارهێنانی نێوخۆیی کردو. وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمیش دەڵێت داوامان لە عەبدوڵغەنی کردووە لە دابەزانی نرخ و بەرزکردنەوەی کواڵێتی بنزین هاوکارمان بێت و هەفتەی داهاتووش وەفدی وەزارەت دەگەنە بەغداد. ماوەی ئەم 2 مانگە خراپی کواڵێتی بنزین زیانێکی زۆری بە ئۆتۆمبیلی شۆفێرەکانی کوردستان گەیاندووە کە جگە لە سووتانی سەدان ئۆتۆمبیل هەزارانی تریش بەهۆی خراپبوونی بزوێنەرەکانیان ڕوویان لە ناوچە پیشەسازیەکان کردووە و ناشزانرێت کەی کۆتایی بەم قەیرانە دروستکراوە دێت.